لەو ماوەیەی تاکو ئێستا بە هەوڵ و ماندیبوونی لیژنەکانمان و ئەوەشمان لەبیر نەچێ بە هاوکاری خەڵکێکی دلسۆزی کاسبکاری شارۆچکەی دیانان توانیویانە بە شێوەیەکی ڕێک و پێک کارەکانی خۆیان ئەنجام بدەن. لێرەوە من دەستخۆشیێکی تایبەت لە ستافی لیژنە و سەرۆکی لیژنە دەکەم، هیوای بەردەوامبوونیان بۆ دەخوازم و هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم. هیوادارم ومێدەوارم هاوڵاتیان کاسبکارانی شارۆچکەی دیانە بە هەمان شێوە لە ڕابردوو چۆن هاوکار و مڕاعەتی لیژنەکانمان بووینە بە هەمان شێوە داواکارم هاوکارمان بن بۆ ئەوەی ئێمەش وە لیژنەکەشمان بتوانین تەندروستی خەڵکی خۆمان بپارێزین. ئەوەی لێرەوە دەمەوێ باسی بکەم کار و چالاکیەکان بوو و داتاکانیش لەلا من، بەڵام بەجێ دێرم بۆ ستافی لیژنە و سەرۆکی لیژنە بە یەک بێکە بخاڵ بەخاڵ بۆتان باز بکەم. سوپاس. دەستخۆش، زۆر سپاس وەرتان کاکە. کار و چالاکیەکانی لیژنەکەمان لە ماوەی 3 مانگ جێگای دەستخۆشیە بۆ لیژنەکەمان سەردانی کردنی 252 شوێن سەردانمان کردووە، 21 شوێن پێبژاردننی بۆ کراوە، 28 شوێن بەداخەوە بەڵێ نامەی لێوەرگیراوە، داخستنمان نەبووە، درانە مەحکەمەمان نەبووە، بەس بەداخەوە مەواد نزیکەی 10 تەن مەواد و کاڵای ماوە بەسەر چوومان دەست بەسەر کردووە. ئەوەش جێگای داخە هیوادارین لە ماوەی داهاتوو مانگەکانی داهاتوو ئەو بڕەک کەم ببێتەوە. زۆر سپاسان. کاڵای خۆراک، مەوادی خۆراکیە و مەوادی بۆیاغ و پاکەت و یانی ئەو کاڵانە ئەو دەرمانیشی تێدایە، دەرمانی بەیتەرە و ئەوانەشی تێدا، یعنی ئەوەی کە لەو سنوورانە کڕین و فرۆشتنی پێوە دەکرێت. ئەو کاڵانە زیاتر خۆراکی نەمەوادی خۆراکی، زۆربەی زۆری خۆراکیە. ئەوانە ئێستا خەریکین باری دەکەن، ئێستا دەیبین بۆ شوێنی لە ناوبردننی و دەرمانەکانیش دەدەینە مەحرەقەی بەڕێوەبەرایەتی تەندروستی سۆران دەیسوێنە بەڕێکاری خۆیان.